كوي بابا هدي له كريم هديت بابا دەبات زارە بێ مەژۆرێ كارت موبايل نمايا ئەوەشت دەوێت کارتی موبایلیشت دەوێت کارتی موبایل لە بۆ چییە؟ موبايلكم كارتي نمايا ئێ لە بۆ چیان ئەتاری دەکەی دیسان؟ اتاري دكم ئەو هەموو ئەتاری داونلۆد کردێت ئێشتا ئەتاری زیاتریش داونلۆد کە کارتیش لە من داوا دەکەی؟ زین چییە؟ زۆر بێزار بووم لێت ئەو هەموو شتەی لە من داوا مەکە بڕۆ ژۆرێ و تاو دەی بێتان من تکرەوە هەموو شتەی لە من داوا دەکەی کارتم لۆ بکڕە هەدیەم لۆ بکڕەوەم لۆ بکڕەوە مشتە بە چ بە من دەکرێت ئەوەندە مادی دەبن لە بۆتان بێتان بوو بڕۆ ژۆرە دەی بس ئەو هەموو ئیشە لەسەر من مایتەوە جاوەرە ئەو هەموو ئیشە بەیەکەوە منداڵیش نە بە خێراتت بکە نە هیچ نە خواردنەک حازر بی دەو موبایلەی دانێن ئەلین پاڤێڵ مەهدی ئەلین دەبزانە داکت چی لێ نایە دە پێی برێ موبایلی دانێ كودا بنان حازم يدبروناني حازركا ئەفەرین هەر بژی کچی من دەبیەوە هاوار بکە داوای نان خواردن بکە داوای نان بکە کە بیدرێتێ برسیتی بابیشی برسیتی بینەرانی ئازیز ئەوەی بینیتان تەنیا نواندنێک وەکو بینیتان کە باوکی منداڵەکان کاتێک هاتەوە ماڵەوە لە سەرەتادا کە لە دەرگای ماڵەوەیدا بینی منداڵەکان بە ساردی بە خێراتنی کردەوە باوکەکەش زۆر بە ساردی سەلامی کرد و نە باوەشێک نە پێکەنی نێک نەڕوو خۆشێک لەگەڵ منداڵەکان نەیبوو بێگومان ئەوانیش پێیان ناخۆش بوو ئەمە دەبێت بزانین و لەسەری بوەستین پێویستە دایک و باوکان کاتێک دەگەڕێنەوە ماڵەوە بزانن هەر شتێک کە ئەوان دەیکەن کاریگەری هەیە لەسەر ڕۆژەکانی منداڵەکان و ڕەفتارەکانی دایک و باوکیان دووبارە دەکەنەوە بۆ نمونە باوکەکە دەیتوانی زۆر بە گەرمی سڵاوی بکردوە سەلامی بکردوە لە منداڵەکان و لە ڕۆژەکەی بپرسیبان و کاتێک داهاتە ژوورەوە بیگوت بە کە چی دەکەن چیتان کرد ئەمڕۆ یارمەتی دایکتاندا ئەمە شتێکە کە پێویستە دایک و باوکان بیزانن لەبەر ئەوەی ئەبێ هۆشیاری ئەوە لەلای هەموو خێزانێک و لەلای هەموو دایک و باوکێکە بێ کە بزانن ڕەفتارەکانیان کاریگەری هەیە لەسەر منداڵەکانیان دوور و نزیک چاوی ئەوانیان لێ دیار بیان لێ دیار نەبێ منداڵەکان هەمان ڕەفتار و هەمان قسەی ئەوان دووبارە دەکەنەوە